بەناوی خوای بەخشندە و مێهرەبان سڵاتان لێ بێبینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەوی شاد دەمەوە ڕێک لە بەردەم ئەنجومەنی وەزیرانم کە ئەمەی ئێستا ئێوە دەیبینن گردبوونەوەی مامۆسایانی گرێبەست و مامۆسایانی دانەمەزراون لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ زیاتر لە پێنجەمین جارە لێرە گردبوونەوەی ئەنجام دەدەن بۆیە لە بەرنامەیەم ڕۆی پەیامی تۆ دەمەوێت تایبەتی کەم بە گلەی و ناڕەزایەتیەکانی ئەمانە بزانین خۆمانە لەبەر چی لێرە کۆ دەبنەوە لەبەر چی تاوەکو ئێستاکە کەمانە چینێکی پێگەیشتووی کۆمەلگان چینێکن کە ئەمانە قوتابی و نەوەمان بۆ بەرهەمدێنن بەڵام حکوومەتی ژوێکیان بۆ ناگرێت ڕاو سەرنجیاوانتان بۆ دەگوازنەوە بینەر و بیسەرمان بن لەگەڵماندا بن مكان بكردان مكان بكردان انصالش مكان بفا هتا كي قريا بسبي هتا كي قريا بسبي صال بصال شاولة دسبي ما في خوما نكاري لا مسرين بيكاري بقريا بس ما راسين بمافو بإنجازي بمافو بإنجازي وكو بلاك ما مصاي هتا كي قريا بسبي صال بصال شاولة دسبي صال بصال شاولة دسبي ما في خوما نكاري ما في خوما نكاري دامزرين بيكجاري دامزرين بيكجاري ئەمە مۆساژان بۆچی حکوومەتیش ئاوڕێک لێەوە ناداتەوە چەند ساڵێکە بەشێکتان گرێبەستن و بۆ لە کاتێکە ئێوە چینی پێگەیشتووی کۆمەلگان چینێکن کەنەوەیەک بەرهەمدێنن لەوەی بۆ کۆمەلگا گۆڕانکاری لەسەر دەستیەوان ڕوودان بۆ هیچ گوێیەکتان لێ ناگرێت بێگوانێ ئەمە جاری یەکەم نییە ئەمە زیاد لە 4 جارە ئێمە بین لێرە گربوونەوە ئەنجام بین تەبعاً حکوومەتیش تەنها مەبەستی پشتگوێ خستنی ئێمەوە بە مەبەست داواکاریەکانمان بۆ جێبەجێ ناکە ئەگەنا هیچ بیانویەکی نەماوە ئێمە چەند جارێک سەردانی لایەنی بەرپرسمان کردووە ئەوان بە بیانووی ئەوەی کە قەیرانی دارایی هەیە و کە دامەزراندن ڕاوەستا و حکوومەتی تا تەشکیل نەبووە داواکارەکەی ئێمەیان پشتگوێ خستووە بەڵام ئێمە ئەمڕۆ بینین هەم باری دارایی حکوومەتی هەرێم باش بووە هەم حکوومەتی تازە دروست بووە یعنی هیچ بیانوێکمان نەماوە لە کاتێکدا کە داواکەی ئێمە 3 ساڵی بەسەردا تێپەڕیوە ئێمە بەپێی ڕێنماییەکی وەزارەتی دارایی کە دوای 3 ساڵ هەر مامۆستایەک لە خزمەتکردنی ڕاستەوخۆی بێ بە گرێبەست بە هەمیشەی بەڵام ئێمە نەک 3 ساڵ ئەوە نزیکەی 5 ساڵیشمان تێپەڕاندوو و ژمارە ئێمە 6,000 مامۆستایە ئێمە هیچ قورساییەکی بەو جۆرە لەسەر وەزارەتی دارایی دروست ناکەین باشە مامۆستا بەسمە بپرسم ئەگەر بێت ئێوە لە سۆنگەکانی خوێندن و لە نێو قوتابخانەکان نابن بەشێکی پەروەردە پەچی ناکەوێ ئێستا کە ئێوە پێویستی نین بۆ قوتابخانەکان بێگومان بەشێکی زۆری بە تایبەتی ئەو پەروەردانەی ئەو قوتابخانانەی کە دەکەونە دەرەوەی شارەکانەوە بە زۆری مەکتەب هەیە هەموو مامۆستاکانی گرێبەستە مەکتەب هەیە 15 مامۆستای هەیە 12 13 14 مامۆستای گرێبەستە بێگومان کۆڵەکەیەکی سەرەکی پەروەردەی ئەم هەرێمە لەسەر شانی مامۆستایانی گرێبەستە ئێوە گلەیەکانتان چیەوە بۆچی لێرە گردبوونەتەوە بۆ چەندەمین جارێەوە لێرە گردەبنەوە ئێمە بۆ چەندەمین جارە ئەمە 4م جارە لێرە گردبووینەوە زیاد لە چەندین جار سەردانکردن بەرپرسان ئێمە لێرە گردبووینەتەوە لەبەرەوەی بێئەمەل بووین لە وعدەکانیوان بێئەمەل بووین لە بیانوەکانیوان بێئەمەل بووین لەو هۆکارانەی لەو پاساوانەی کە هیچ شەرعێتێکی نییە بۆ ئێمە یا موقنیعنین باوەڕمان پێی نیە ئێمە کە ئێمە ناکەن بە هەمیشە ئێمە دامەزرایی گرێبەستین بەڕاستی لە ئیمتیازدا گرێبەستین نە لە ئەرک و واجبە زۆر لە ڕسمێکە واجبمان قورسرا ئێوە پێداویستی نین بۆ قوتابخانەکان ئەگەر توێوە لە قوتابخانەکان نەبن و پرۆسەی پەروەردە بەشێکی پەچی ناکەوێت بە دڵنیاییەوە نیوەی پاکیەکەوێت ڕاست ئێمە 6,000 مامۆستای گرێبەستین بەڵام قورسایی یعنی نیوەی پەروەردەمان هەڵگرتووە بەڕاستی ئێمە یعنی ئەگەر ئێمە نەبین پرۆسەی پەروەردە لە وڵاتەیە پەکیەکەوێت ئێوە مامۆستا مەبەستان چییە و بۆچی لە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە بۆچی ئەم شوێنێتان هەڵبژاردووە بۆ کۆبوونەوەکەتان و بۆ گردبوونەوەکەتان بەڵێ وەک دەزانی یاسا سەروەری هەمومانە حکوومەت ڕێنمایەکی دەرکرد لە ساڵی 2013 وتی هیچ مامۆستایەکی گرێبەست فەرمانبەرێک 3 ساڵ گرێبەستی تەواو کرد لازمە لەسەر حکوومەت بیکا بە هەمیشەی ئێمە مامۆستای گرێبەستین لە 2014 تاکو ئێستا 5 ساڵ زیاتر تێپەڕیەوە باسانی بێبەشین لە هەموو ماف و امتیازێک لەسەری هەموو هەمیشەی من خۆم 200 کیلۆمەتر ئەبڕم بەس کە ئەچم 100 کیلۆمەتر 100 کیلۆمەتر شەبڕم کە دێمەوە ئەمە 200 کیلۆمەتر ماڵ و مناڵم هەیە کرێچین باشە شەوان لەو لا دێمێنمەوە لەبەر دووری تۆ ماف و امتیازاتێکی نەداتێ وعدێ بداتێ بڵێ ئەمڕۆ نەسبەی تاکەی چاوەڕێبین با کەسێکیان بات ناتە دەرەوە مادام ئێمە کەس گوێی لێەوە گرتووە کەس هاتووەتە بەدەمتانەوە ئەوە کێشەکەی ئێمەیە ئەوە کێشەکەی ئێمە تا ئێستا کەسێک جواب ئێمە نەداوت معقول نییە ڕۆڵەکانی تۆ هاتوونەتە بەر دەرگاکەی تۆ بڵێن کاکە وەرە بەس هیوایەکمان بەرێ وتت با شەڕی داعش نەمێنە چاوەڕێمان کرد وتت با خەیران نەمێنە چاوەڕێمان کرد وتت با حکوومەتی تازە تەشکیل بێ چاوەڕێمان کرد ئێستا هیچ هیوایەک نییە لەم حکوومەتە تازە شاکەی مەدامەزرێن
ئەی لە 2013 200,000 تەلەبەی زانکۆ تەخەڕوجی کردو چارەنووسی ئەوان بۆ کرد ئەو مناڵی کە من دەرزی پێڵێمەوە چاوەڕێ نانی لە دەستە شادەکەی بێ مستەقبەلی ئەو لە دەستکوێ مامۆستا ئێوە پێگەیشتوترین چینی کۆمەلگان ئێوە نەوەیەک پەروەردە دەکەن لەوەیە گۆڕانکاری لەسەر دەستی ئەمانە ڕوو بدا باشە بۆ حکوومەت جێ لێەوە ناگرێت حکوومەتەکە ئێمە ڕۆشنبیر نییە حکوومەتەکە ئێمە بێئاگایە حکوومەتەکە ئێمە هۆکارچیە کە جوێ لە ئێوە کە پێداویستێکی سەرەکی پەروەردەن حکوومەتەکە ئێمە ڕۆشنبیرترین ناو ڕۆشنبیریەکانی جیهانە بەڵام بۆ حاڵی خۆی نەک بۆ حاڵی میلەت تێگەی لێم حکوومەتی ئێمە زاناترین حکوومەتی سەر ڕووی زەوێ بەڵام بۆ حاڵی خۆی نەک بۆ حاڵیت لە هەموو دنیا حکوومەت خزمەت ئەکا بۆی میلەتەکەی دەنگی پێبدا لێرە نان و ئەومان لێ بڕنەوەم جابێ ناچاری دەنگیان پێ بدەین ێ باش ئێمە 3 ساعت هاتووین لەبەر ئەم گەرمایەکە کە مردی نێکتان وەرنە دەرە بزانە مۆزوع چییە قڕکمان دەرادەوە ناوارکەین وەزیر وەرە دەرەوە لە کۆمنتا جواب بداتەوە لێ واواتان بۆکەم وەرە ئەلیرا جواب دەرە بزانە مۆزوع چییە قسەی سەر وەرەقەمەوێ نە قسەی شەفەی مامۆستا گلەیەوە چییە و داواکاریتان چییە بۆچی لە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە سەرەتا بەخێرتان دەکەین ڕاستی ئەمە تقریبی نزیکەی 2 ساعتە لە بەردەمە و ئەنجومەنی وەزیرانین تا یەکێکیان نەهاتووە بە خراپیشمان کار هیچ داواکاریەکمان بەلایەوانەوە گرنگ نییە داواکاریەکانی ئێوە چییە داواکاری ئێمە تەنها بوون بە هەمیشەیی مافی خۆشمانە و بەڵێنیشان داواکەوانی کە ئەو گرێبەستانی کە 3 ساڵی خۆیان تاواکەم بیکەن بە هەمیشەی بەڵام هەر جارە و بە بیانوویەک دەمێک بیانی و قەیرانی دارانی و کۆمەڵە شت دێنەوە ئەم جارێ بە دوو قسەی خۆش بەڕێمان دەکەن و ئیدی ئێمەش لێرە موقیفۆر لە چاوەڕێن مامۆستایەوە تقریبی هەیە 5 ساڵ هەیە بەڵێ تێیدایە ئەمەلتان هەیە کە لەم حکوومەتەدا مزرێن ئەمە بەڵێن دەدەن هەموو جارێ بەڵێن بە زمانی ئێمە بەڵێنەکان ببن بەکردار هەرەوەندە طبعا حکوومەتیش تەنها مەبەستی پشتگوێ خستنی ئێمەوە بە مەبەست داواکاریەکانمان بۆ جێبەجێ ناکاگینا هیچ بیانوێکی نەماوە ئێمە دامەزرایی گرێبەستین بەڕاستی لە ئیمتیازا گرێبەستنی نە لە ئەرک و واجبە زۆر لە ڕستمێکە واجبمان قۆرسترا وتت با شەڕی داعش نەمێنە چاوەڕێمان کرد وتت با خەیران نەمێنە چاوەڕێمان کرد با حکوومەتی تازە تەشکیل بێ چاوەڕێمان کرد ئێستا هیچ هیوایەک نییە لەم حکوومەتە تازەشا کە ئێمە دامەزرێت زمانی ئێمە بەڵێنەکان ببن بەکردار هەرەوەندە کە بەهۆی بوونی شەڕی داعش و بوونی قەیران داراییەوە ئێمە وتمان کێشەنیە با پەروەردە پەکی نەکەوێت لادەکانمان بر بەڕێوە لایەنی پەروەردە بەرەو پێشەوە بچێ و گەشە بکە میلەت وەشیارە بێتەوە حکوومەت ئەوەی ناوێت وەزیر لەشت و داقە بێتە بەرحەتەفێ ئەمە 2 ساعتان فێرە مثل ژوورەوە دووسێ قسەی بقرقەراریان بۆ دەکەن و ئیتر بەڕێیان دەکەن ئەمە چەندەمین جارە خۆیەکەم جار نییە دەستنە ژوورە و نوێنەرەکانمان مامۆستا تۆ گلەی چییە بۆچی لە بەردەمێرە کۆبییتەوە ئەوە نزیکە بێتەوە لە 7 ساڵ گریابەست 7 ساڵە گرێبەست 7 ساڵ گریابەستم ساڵی چەند تەخەڕۆجێک کرد من 2012 تەخەڕوجم کرد بەڵێ دامەزران بە گریابەست کە دامەزران بە گریابەست وتیان دوای 30 ساڵ ئەوە وان نزیکە بێتەوە لە 7 ساڵ بەڵام تا ئێستا هیچ مافۆمتازێکیان پێ نەداوین چەند ساڵ پێش و کە بەهۆی بوونی شەڕی داعش و بوونی قەیران داراییەوە ئێمە وتمان کێشەنیە با پەروەردە پەکی نەکەوێت لادەکانمان بر بەڕێوە بەڵام ئەوەی ئێستا نازانم یعنی نەک شەڕی داعش ماوە نە قەیرانی دارایی ماوە ئێستا تەنانەت مافی گواستنەوە بۆ نەگەون ماڵم گواستوەتەوە داواکاریم پێشکەش کردووە وەزیری پەروەردە موافقەی بۆ کردوم لە پەروەردەی گەرمیانەوە بۆ سلێمانی بەڵام لە ئێران بەڕێز ئاوەری شێخ جەناب ئەڵێ چی ئەڵێ بەڕێنمایی ژمارە 10 ساڵی بەڵێ 2/5/2009 تەخاڵی دوو گواستنەوەی ڕازەی فەرمانبەری گرێبەست ناکرێت یعنی من ئەبێ لە سلێمانی و ئێستا کە ماڵ ماتووە ئەبێ هاتوچۆ بکەمە بڕۆمەوە بۆ کەلار دەوامەکەم لەوەیە ئەجا ئێمە سەردەمانێک 270,000 منداوە بکرێ سیارە 250مان وەرگرتووە یعنی قەرزمان بۆ کردووە ئەی ماڵ و مناڵ ئەی کریەخان و یعنی ناکرێ بەم شێوەیە لە هەموو دنیا سەرۆک سوالی کردووە میلەتەکەی بژێنیە لا ئێمە سەرۆک یعنی سوال میلەتەکەی خستووە لە سوالە بۆ ئەوەی سەرۆک دەسەڵاتی هەبێ و سەرۆک پارەی هەبێ باشە مامۆستا جەنابێت ڕێک دوو حکوومەتێ بەڕێ کردووە 7 ساڵە متمانە بۆ حکوومەتە نوێ هەیە ناخێ نەک ئەم حکوومەتە نوێ ده حکوومەتی تریش بێ ئەمە بەرنامە بێ قەیران زیاتر دروستە بێت بەڵام کێشەی خەڵکی چارەسەر نابێت بۆی ئێمە بەڵێنمان داوە کە بەردەوام بین تەنانەت ئەگەر بکرێت من بەیانی خولی دووەمەیە تاقیکردنەوەی خولی دووەم بایکۆتەکەم و ناڕۆمەوە بۆ خولی دووەم مامۆسا نووسینێکە هەڵواسیوە دەڵی دەست دامەزراندنی مامۆسایان دەبێت لە پێشینەی کاری حکوومەت بێت بۆ ئێوە گرنگجیتان چییە ئەگەر ئێوە نەبن پەروەردە بەشێکی خۆیاندن پەچی دەکەوێت بۆ بەڕێز سەرۆک حکوومەت هەروەک ئاشکرا سێکتەری پەروەردە گرنگترین سێکتەری ژیانە بێگومان تێدانەیە کە هەر وڵاتێک سیستەمی پەروەردەی تەندروست بێ بەرەو ئایندێکی گەشە بەڵام بە پێچەوانە هەر وڵاتی سیستەمی پەروەردەی نادروست بێ بەرەو ئایندێکی گەش ڕەشە بۆیە ئێمە داواکاریم
پێش دەست پێکردنی وەرز نوێ خوێندن فەرمانێک دەربکرێ ئێمەی مامۆستانی گرێبەست بکرێن هەمیشەیی مامۆستا تۆ لە چێن دەرو هاتوو لە کوێ مامۆستای گرێبەست ئێمە لای بادنێ ناتۆە لە قەزای بەردەڕەش بەڵێ مامۆستا ئەگەر ئێوە لەو قەزایە مامۆسایانی گرێبەز نەبن بەشێکی پەروەردە پچی ناکەوێ بەشێک لە قوتابخانەکان بەڵکو بەشێکی زۆری قوتابخانەکان مامۆسای گرێبەز نینە هەموو هاوڕەکانی خۆت بە شێوەی گرێبەست خزمەتیان پەروەردەیە ناکەن گومان لەوەی دانێ کە مامۆستا کۆلگەی پەروەردەیە ئەگرات و مامۆستا نەبێ بەڕاستی دکتۆر و مەهەندس و ئەوشتانە بوونی نییە بەلام لە هەمان کە حکوومەت ئێستاسی کردووە مامۆستانی وانەبێژی کردوتان لە نەقلی کردەوە گوندەکان وە لە خەلک کردووە کە بە وانەبێژی مەزبور بێ ئێستا ئێمە هیچ یوایەکمان نییە مامۆستانی گرێبەست دا بمەزرێن باشە مامۆستا تۆ چەندێکە گرێبەستی ئەوە شەشەمی ساڵمە شەشەمین ساڵە ڕێک دوو حکوومەتت بەڕێ کردووە ئەوە حکوومەتێکی نوێ پێکاتووە باشە هیوات پێکە و حکوومەتە ئیشێکتان بۆ بکات و دابمەزریان پێ دوای ئەمەش کۆکانی تر بەس بەڵێن دەبێت بەڕاستی ئێمە هیچ هیوایەکمان نیە کە ئێمە بکرێن بە هەمیشەیی جەنابەت لەکوێوە هاتووی و بۆچی بەردەم ئەنجومەنی وەزیرانە هەڵبژاردەوە بۆ ئێمە من لە سم چەماڵەوە هاتووم ئەم کۆمەڵە مامۆستای ئێبینی نوێنەرایەتی 6,000 مامۆستای گرێبەست دەکەین هەر یەکێ لە ئێمە 4 ساڵ 5 ساڵ و 6 ساڵە دەوامەکەین بە گرێبەست بەرامبەر بە موچەیەکی کەم موچەیەکی ڕەمزی کە ماوەی چەند ساڵێک 250,000 مان وەرەگرت من یەکێکی خۆمم ئێستا من شوێنی دەوامکردنەکەم لە ماڵی خۆمەوە 85 کیلۆمەتر دوورە لە لادەکە ئەمێنمەوە ڕێگاکەی بەعمل نایە ماڵ و مناڵ جێلی کرێچیم یعنی هەمومان معاناتێکی زۆرمان هەیە بۆیە داوا لە حکوومەتەکەین کە ئێمە بک بە هیمیشەیی ئەمە یەکەم جارمان نییە چەند جارێک لێرە گربووینەتەوە لە سلێمانی لە بەردەم پەروەردەی قەزاکان هیچ نەتیجەیەک هیچ نەتیجەیەکی دڵخۆشکەرمان وەرنەگرتووە واتە جوابێکی ئەوە نەبووە کە ئێمە قەناعەت بکەین کە بڵێن باشە مامۆستا من مەبەستمە بپرسم بۆ چی و لەبەرچی گەورەترین چینی کۆمەلگا و کەسێک کە وەزیر و سەرۆک و دیکتۆر و مهندس پێدەگەێنێ پژوێ خراوە لە بەرچی مامۆستا پژوێ خراوە خۆی ئەمە بەمە بەس وای لێ ئەکرێ حکوومەت تێگەی لەوەی کە لایەنی پەروەردە بەرەو پێش بچێ میلەت وەشیارە بێتەوە لایەنی پەروەردە بەرەو پێشەوە بچێ و گەشە بکە میلەت وەشیارە بێتەوە حکوومەت ئەوەی ناوێ من لە قوتابخانەکەم کۆمەڵێک خوێندکار پێ بگەێنم هۆشیار کەمەوە کە پێیان بڵێم گەندەڵی حکوومەت ئەمەیە پێیان بڵێم کە تۆ لە وڵاتێکە ئەژیت هیچ ئەمان و زمانێکت نییە ئەوەیان بۆچی بەرپرسێک بە ئۆتۆمبیلەکەی بەناو مامۆسایانە تێدەپەڕێ لەبەرچی لەم وڵاتی ئێمەیە فێرە نەک برپرس ئێستا هاوڵاتیەکی ئاسایی ئەتوانێت مل بنێ بە ئێمەوە وەکو پێشتر خۆشتان بینیتان دوسێ ئۆتۆمبیل ڕێک ملی نا بە ئێمەوە ئێمە خۆمان لابرد ئەگینا ئەمانی شێلا و ئەمە ئەوە ڕێزگرتنە لە مامۆسا بە ئۆتۆمبیل بەناو مامۆسا بکەوێت ئەو پەڕی بێڕێزیە و ئەمە حکوومەت کارێکی وای لێ کردووە هۆکاری هەموو ئەم شتانە حکوومەتە بەمەبەست ئەوێ چینی پەروەردە مامۆستا وا لێ بکە هیچ ڕێزێکی نەمێنێ وەکو لە ساڵانی پێشووە وای لە مامۆساگر کە تەنانەت خوێندکاری خۆشی ڕێزی لێ نەگرێ مامۆسا عیماد ئێوەکو دەفەری بادینان هەمان کێشەی دەڤەرەکانی ترتان هەیە ئێوەش کێشەی ئەمە نەمەزراندتا هەیە لە گرێبەستەکان پێشەکیان خێرات ناواتکەم بۆ فێری ڕاستی ئەڤڕژوانێمە بۆ ئەم جەنابێ وەزیر و بەرپرسێن باڵایەن حکوومەتە هەرێمە کوردستانی ببینین لەوەمە فەرزانیان وەک نوێنەرێن پارێزگا بادینان مامۆستان گرێبەست ئەم سەردانە هەولێرە پایتەخت بکەین بۆیە چەندێک و داواکاریە مافێن خۆ بکەین و ما بانکێشا خۆ پێشاندانی بادینانە کرد بوو ئەم هاتینە vêrê mafên me seretayînê mamostayên girêbest ku mafên me bidene me ev çendîn sala em girêbest kar dikin mûçekê kêm 5 salên çûyî me birê 200,000 dînara mamostayê hey me ana zûrê heyn nama tiştên wan zûrên def me heyn bes weka diyar lêre ne wezîr û ne encûmenî wezîran kes panava mamostana hatiye lamo ez çawarê dikem dêtun dûtî jî roy detin daxwazên lanên peywendîdar dikem bihêne serxet eger her çi ne hindek maf imtiyazata bidene mamostayên girêbest بەڵە بینەرانی خۆشەویست دیارە ئێستا کە یەکێک لە نوێنەری وزارەت هاتۆتە نێویان داوایان لەوە دەکا کە پێنجیان بە نوێنەریەوان بێتە دەرەوە لە کاتێک ئەمانە زیاتر لە 3 ساعاتە لێرە وەستاون تا ئێستا
وەزیر کە لە نێو بیناکەیدایە کە لە وڵاترە ئەو ئەنجومەنی وەزیرانە و بینای وەزارەتی پەروەردە لەوەیە وەزیر ئامادە نیە بێتە ناوێن داوا لەوان دەکا کە 5 کەسیان بێت لەوێەوە چاوەڕێیان بکە بەڵام ئەوان ناڕازین دەڵێن با وەزیر بێتە نەوێمە ئێمە خزمەت لە قوتابخانەکان دەکەین خزمەت بە وەزارەتەکە دەکەین بەڵام با وەزیر لە ئێمە نزیک بێتەوە دیارە وەزیر تاوەکوستەکە نایەوە داوا لەوە دەکا کە 5 نوێنەریان بۆ هەڵبژێرن بەڵێ من زانیاری زیاتر و کەسی زیاتر و گلەی زیاتر بۆ ئەوەی خۆشەویست دەگوازمەوە بینەرمان بن و لەگەڵماندا طبعا حکوومەتیش تەنها مەبەستی پشتگوێ خستنی ئێمەوە بە مەبەست داواکاریەکانمان بۆ جێبەجێ ناکە ئەگەنا هیچ بیانوێکی نەماوە ئێمە دامەزرای گرێبەستین بەڕاستی لە ئیمتیازدا گرێبەستنی نە لە ئەرک و واجبە زۆر لە ڕسمێکە واجبمان قۆرسترا وتت با شەڕی داعش نەمێنێ چاوەڕێمان کرد وتت با خەیران نەمێنێ چاوەڕێمان کرد با حکوومەتی تازە تەشکیل بێ چاوەڕێمان کرد ئێستا هیچ هیوایەک نییە لەم حکوومەتە تازەشا کە ئێمە دامەزرین زمانی ئێمە بەڵێنەکان ببن بەکردار هەرەوەندە کە بەهۆی بوونی شەڕی داعش و بوونی قەریان داراییەوەی ئێمە وتمان کێشەنیە با پەروەردە پەکی نەکەوێت لادەکانمان بر بەڕێوە لایەنی پەروەردە بەرەو پێشەوە بچێ و گەشە بکە میلەت وەشیارە بێتەوە حکوومەت ئەوەی ناوێت وەزیر نەشی دوو دقیقە بێتە بەرحەتەوێ ئەمە 2 ساعتان فێرە بسنە ژوورەوە دوسێ قسەی قەراریان بۆ دەکەن و ئیتر بەڕێیان دەکەن ئەمە چەندەمین جارە خۆ یەکەم جار نییە دەچنە ژوورەوە نوێنەرەکانمان بەڵێ بینەرانی خۆشەویست دیارە ئێستا نوێنەری وزارەتی پەروەردە لێران من دەمەوێت بزانی ناخۆوان چ بەڵێنێک بۆ قوتابیانە دەدەن و ئێستا وتەبێژی وەزارەتی پەروەردە پێم وایە هاتۆتە نێو هاوڵاتیان دەمەوێت بزانین دوای 2 ساعت 3 ساعت گردبوونەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران بزانین گلەیەکانیان تا چەند وەردەگرن و چۆن گوێ لە مامۆستایان دەگرن هەر ئەو 5 نوێنەرتان ئێوە بێ بەدڵتان بۆ پێتان ئەڵێن والله 5 بێ و 50 کەسان بە نوێنەراتی بێت گوێ لە داواکاریەکانتان ئەگیرێت دڵنیا بن بەڕێز وەزیری پەروەردە ئەوەی لە توانە دەسەڵات هەیە بۆتانەکە بەڕاستی 2 ساڵی پێش بێ بەس بەڕاستی مامۆستا لەکوێوە هاتووی و لەکوێ مامۆسای گرێبەستی جەنابەت دوو گیاتیم بورین پتری 6 ساڵ ئەم گرێبەست و وەکی حکومەتی پەیام دامە سوز دەومە و بورین 6 ساڵ این بنە تعین هەمیشەی ئەستا 6 ساڵ بورین وشتا چ بەڵێن ناتوانێمە بەڵێنێتوان بێ کریارن سوزێدەن سوز بیت قەستە ئەم ناوت نەفرێت قەستە بینە بەرحەتاڤێش دووکێ بینەفێرێ وەزیر نەشی 2 دقیقە بێتە بەرحەتاڤێ ئەمە 2 ساعتان فێرە باشە بۆ وەزیر داوا دەکا ئێوە بچنە لای یعنی بۆ وەزیرێک ئامادە نیە بێتە لای ئێوە وەزیر حەزکە بچنە ژوور قۆنەکە دوو کەلیمە باڵێن بەدەین باڵێن ئەوها ئەمە ئەوها قبول ناکەین مەبێت بێتە سەر شارەی گازن دەمە بزانیدن باشە مامۆستا ئێوە تا چەند پێداویستین لە قوتابخانەکان تا چەند ئێوە گرینگن ئەگە ئێوە لە قوتابخانەکانی ئەو دەڤەرەی خۆتان نەبیت پەروەردە بەشێکی پەچی ناخەوێت کێشەی مامۆستایان بۆ دروست نابێت قوتابخانەکان ئەو مەدرسە ئەسلی 6 گرێ بەسن ئەگەر 6 بچن طبعا میلاکی مدرسه نامینیدن اگر 6 بچن وید محاضر بین جوانا تفارغ گلک مازن مدرسه تا چه بیدن بس حکمت افش تخریه پیش گوهاویتی بس بالین و شخصا سوزی داتا ما چه معنا گهتن افا 2 ساعت بر حتاوی وزیر نشد 2 دقیقه بده بر حتاوی افا جایی که تشتکی شرم ابوی ما مصا تو لچ مکتبکی لو قوتابخانه تولی اگر بیت گریبستکانی لی نمینه قوتابخانەکە بە شێوازێکی گونجاوی شەکانی بەڕێوە دەچێت ناخێر بەخێراتتان دەکەم سەرەتا مامۆستایانی گرێبەز شوێنێکی زۆریان پڕکردێتەوە لە قوتابخانەکان ئەگەران بێت و ئەوان بایکۆت بکەن شوێنیان زۆر دیار بێ زۆر جێبەتاڵیان دەبێت لە قوتابخانە خوێندنگەکاندا ئێمە ئەوە چەندین جارە بینە پێش ئەنجومەنی وەزیرانداوای مافی خۆمان دەکەین بەسیترین مافمان ئەوەیە کە بەڵێنێکی ڕاست و دروستمان پێ بدەن کەوا ببین بە هەمیشەی و کاتەکەی دیاریکراوێ بەڵام تاوەکو ئێستا هیچ بەڵێنێکی وانە دراوە کە جێگای ئەو بێ ئێمە دڵمان پێی خۆش بێ بەڕاستی ئەوە لە بەیانیە سەعاتدەوە لێرانین هیچ کەسێک ناتوو بەدەم داواکاریەکانمانەوە چیتان لێ داوا دەکەن ئێستا کە نوێنەران هاتوون داواتان لێ دەکەن کە بچنە ژوورەوە وەزیرەکەن بچنە ژوورەوە دوسێ قسەی قەراریان بۆ دەکەن و ئیتر بەڕێیان دەکەن ئەمە چەندەمین جارە خۆ یەکەم جار نییە دەچنە ژوورەوە نوێنەرەکانمان بەڵام قسەکانیان تەنها بەڕێکەرە هیچ ئەوە نییە بەڵێنێ بێ جێگایەوە بێ ئێمە
سیقەمان پێ هەبێ و بڵێن ئەوە تەواو بچینەوە ماڵ چاوەڕێ بکەن جێبەجێ بکرێن. ئەم حکوومەتەی ئێستا کە ئەو جارە کێشەیەوە چارەسەر دەکات کە کێشەیەوە کەڵەکە بووی چەندین حکوومەتی ڕابردووە. بەخوای من وەکو شخصی خۆم هیچ مێدێکم پێیان نیە چکە تەنها قسەیە تاوکو ئێستا هیچ بەڵێنێکیان نەگەیاندۆتە سەر. لە بەردەم ئەنجومەنی وەزیران و لەسەر شەقامەکەی دانیشتووی على بێهیوایی دانیشتوو یان لە گەرمان بۆچی لێرەدان هەم لە بێهیوایی و هەم لە گەرمانش و گەرمان لە بەیانەوە هیلاک بووین کەس جوابمان ناداتەوە هەر دەڵێن وەرنە ژوورەوە ئەوان بۆ خۆیان ئەوەندیان ئەوە نییە بێنە دەرێ دەڵێن ئێمە دێ بێنە ژوورەوە. باشە مامۆسا ئێوە چینێکی کاریگەر و گرنگی کۆمەڵگان ئێوە ئەو چینەن کە وەزیر و مهندس بەرهەم دێنن بۆچی لەبەر چی یعنی هیچ گوێتان بۆ ناگیرێ بە هیچ شێوێک گوێمان لێ ناگرن بۆیە ناچارینە و ڕێگای بگرینە بەر ئەگەر ئەوە بۆ 5 ساڵ ماوەستامانێ لەگەڵدا 7 ساڵی شگرێ بەستان هیچ جواب مناندن هەر ئەو بەڕێمان دەکا ئەو بەڕێمان دەکە هەر لە کۆڵ خۆیکردنەوەیە تۆی لێ نەبێ ئەو وزارەتەکە تۆی لێ نەبێ باشە یعنی مەبەستم لە قوتابخانەکان ئەگەر بێت بوونی ئێوە نەبێ قوتابخانەکان پەچی ناکەوێت من لە قوتابخانەیەکم کە مامۆستای بەوانە بێش هەر ناچێتێ لە بناری قەندیلم لە سنووری میدیا مەترسی ڕێگاوبانە مەترسی تیارەیە چەندین مامۆستام کردو ئەو ساڵ بۆی بچێتە شوێنم بمێنەوە خوارە و ساوەکو پشوێکی 5 ساڵە لێمە هیچیان بۆ نەکردم کەس ناچێتەوە دەبێت تازە ناچام لێ چاوەڕێم تا خی گەور ڕۆمان پێ دەکا وەکومە چاوەڕێکمان لێ داتەوە دەنا هیچ چارنی ینی ئەگەر خوا ڕحمتان پێ بکەگەنە من هیواتم بۆ حکومەتەما حکومەت هیچ ناکرێت هیچ باشە مامۆستا جەنابەت لەکوێ مامۆسای تو لەکوێوە هاتووی سەرەتا بە خێراتن کەناڵەکەتان لێ دەکەم بەخێر بێن ئەمە خۆم لە پەروەردە مێرگە سولدام نەکەم تقریبان 4 ساعت لێرە دوورە ئاجە وەکو مافو ئیمتیازە تا ئێستا وەزیرە بەڕێزەکان بەڵێنیان پێ نەداین بەیەک جار برێکا کە دەتانکەنە هەمیشەی بەیەک جارێ ئەگەرەوەها بڕوە سیستەمی پەروەردە بەیەک جاری فەشەلی هینەوە لە سیستەمی وڵات خۆمە ئەجە زۆر بەداخەوە هۆکاری فەشەلهێنانی ئەو بەشەیان ئەو وزارەتەیە چییە بەڕای تۆ زۆربەی دەگەرێتەوە بۆ گانداڵی و بندیوار و ئەو شتانە بەڵێ یعنی بۆچی وەزیرێک ئامادە نیە تەنها بۆ 5 دقە بێت لە بەردەم گەرمای ژێ لێەوە بگرێ بۆچی داواتان لە دەکات زۆر بەداخەوە لەبەر سپلیت بوون شوێنی خۆیان خۆشە ئێمە بە زستانان سەرما و گەرما و هەموو شتێکی دەچێژین سەرمای بە 50 دقەی نەنا بەفرێ ڕۆیشتوینە بەکڕێوە سیارێک نەبوو سواری بین جادە ڕووخاوە مەکتەبمان و ساڵا و بردی هیچ پەکە بۆیان چاکردنەوە هەواڵان بۆیان چاکردن مەکتەبەکەش ناحکومەتیرە چاکی نەکردەوە مامۆساگەر بێت و تۆ یان بەشێک لە هاوڕەکانی گرێ بەز نەبن لە قوتابخانەکان بەشێکی پەروەردە بەشێکی وزارەتی ئەم وەزیرە بەڕێزەیە پەچی ناکەوێت کە ئێستا ناوێتە ناوێەوە بەشێکی زۆری پەچی دەکەوێت چکە ئێمە وەکو مامۆستایانی گرێ بەشت ینی بەشێکی زۆرمان پڕ کردوتەوە لە سلکی پەروەردە جگە لە مەش ئێستا لە دوای مەش مامۆستایانی وانە بێشەیە خۆ ئەوانش بەشێکی زۆریان پڕ کردیتەوە بەڵام ئێمە وەکو مامۆستایانی گرێ بەز یانی ئێستاوە 6 ساڵە گرێ بەستین دوای 6 ساڵە تا ئێستا داوای هەمیشەی بوونمان دەکرێتن هیچ نەکرایە باشە مامۆسا من مەبەستمە بپرسم لەبەر چی یعنی بۆ هیچ بۆ ئێوە ناکرێت وڵی ئاجا ئەو پرسیارە دەبی لە حکوومەت و وەزیر و وەزارەت بکرێت ئێمەش هاتین ئەو برسین یانیلۆ ئەمە ناکەن هەمیشەی لەبەر چی یان دوای 6 ساڵ گرێ بەس بوون ئەندەوی ئەو پرسیارە لەوان بکرێتن ئەمە وەڵامەکە لای ئێمەش نییە ئێمەش ئەو لەوان دەپرسین ئەو شتەی تا ئێستا نازانم لە شوێ مامۆسای لە بەردەڕەشەوە لە بەردەڕەش ڕێگاکەت دوورە دوور نییە موچەکانتان تا چەند گونجاوە سنتەری قەزای نەبووم بەجستا گوازرایتمەوە لەوە سنتەری قەزا لە سواز بۆ خوای ڕێگەکەم نزیکە موچەکەشمان ئێستا 500,000 پێشترێ کە بڵێن قەیران و شتانە بوو 50,000مان وەرە یانی وە کاتی بەشی هیچی نەدەکرێت ئەو کابراایکە لە کرێ خانووی بدابایە و بۆ منە ینی بڵێن کری ساری بدابایە بەشی چی نەدەکرێت ئێوە بەرگەی قەیرانتان کرد بەرگەی شەڕی داعشتان کرد بەڵام مەبستان چێ بۆ لەم کاتەیە گرتبوونەوەتان کردم کاتە دوای ئەو هەموو بەڵێن و ئەو هەموو عادەی کە درا قەیران تێپەڕی و حکوومەت تێپەڕی حکوومەتی نوێدانرا و کێشەی بەغدا هەڵ بوو لۆی ئەو کاتەماندا ناوە تاوەکو لە ئاخر لەحەزەوەکو دەڵێ ئیشەکەی خۆمان پێی لۆمان بکەیت ئەوژە تا ئێستا هیچمانە نەکرا دیاریژ نەکەس دەکرێت تەوان حکوومەتیش تەنها مەبەستی پشتگوێ خستنی ئێمەوە بە مەبەست داواکاریەکانمان بۆ جێبەجێ ناکە ئەگینا هیچ بیانوێکی نەماوە ئێمە دامەزرای گرێ بەستین بەڕاستی لە ئیمتیازا گرێ بەستنی نە لە ئەرک و واجبە زۆر لە ڕسمێکە واجبمان قۆڕسترا وتت با شەڕی داعش نەمێنێ چاوەڕێمان کرد وتت با خەیران نەمێنێ چاوەڕێمان کرد با حکوومەتی تازە تەشکیل بێ چاوەڕێمان کرد ئێستا هیچ هیوایەک نییە لەم حکوومەتە تازەشا کە ئێمە دامەزرین زمانی ئێمە بەڵێنەکان بن بەکردار ئەرەوەندە کە بەهۆی بوونی شەڕی داعش و بوونی قەیران داراییەوەی ئێمە وتمان کێشەنیە با پەروەردە پەکی نەکەوێت لادەکانمان مرد بەڕێوە لایانی پەروەردە بەرەو پێشەوە بچێ و گەشە بکە میلەت وەشیارە بێتەوە
حکومت ئەوەی ناوێت وەزیر نەشتودا قۆبێتە بەرحەتەفێ ئەمە دو سعدان فێرە دوسێ قسەی بقڕقەداریان بۆ دەکەن ئیتر بەڕێیان دەکەن ئەمە چەندەمین جارە خۆیەکەم جار نییە دەستنە ژوورۆ نوێنەرەکانمان داوایەوەکەین دوای مافی خۆمانەکەن کە ببینە ڕسمی ئینشەڵڵا وڵای منەوە خۆم دوو جارە بێ مۆسبا بزانم 3 جار یا 4 جار بووە من ئێستا الان لە سلێمانی ڕاهاتووم یعنی نەکب لەگەڵ جەماعەتیش پێم خۆم هاتووم لەگەڵ ماڵەوە ماڵم لە هەولێرە بەس لە میێوانیش بوومە بەس لەبەرەوەی کە بگەمە ئەم خۆپیشاندانەی وەڵا بەڵێنی داوە بەس هیچ کامی نهێناوەتەتی بەڵێ بە حەقی خۆمان دەزانین چکە وتیان دە 3 ساڵە دەبینە ڕسمی وە نییە ئێستا 4 ساڵ و نیمە ئێمە هەمانە 6 ساڵە ژمارەمان بڵێ نزیکەی 6,000 مامۆستای گرێبەستین بڵێم وەزبەیەکمان لە 2013دا دامەزراین بە گرێبەست دوای ئەم گرێبەستیان یەک لە کێشەکانمان ئەوە بوو دوای ئێمە وەزبێکران بە هەمیشەیی لەبەرچی یعنی ئێمە جیاوازی مانسی بوو دوای ئەوە وەزبێشتر 4,000 بوو بڵێن دامەزران ئەوانیش 2015 بڵێن ئەکتەری مامۆستایانی گرێبەست ئەوانن کە 5 ساڵیان تەواو کردیا یان بەشێکیان 6 ساڵیان تەواو کردیا بەڵام لە کاتێکدا ئەوان وعدی 30 ساڵیان بە ئێمەدا کە بکرێن بە هەمیشەی و وعدەکەشیان ئەوە چاوەڕێگە چەندی جارە گردبوونەوە بکەین هیچ ئەنجامێکی نییە هیچ بەڵێنێکمان پێ نەدراوە کە دڵمان پێی خۆش بێ هەموو ساڵێک ئەرێن ئێوە هەمیشەین ئێوە ئەکرێن بە هەمیشەی ئێوە دا ئەمەزرن ئێوە ئەبن بە فەڕمی یعنی ئەم قسانە گەلێک زۆرن بەڵام هیچ سەدا سفریش دڵنیایی نییە کە ئێمە بکرێن بە هەمیشەی و ئیتر ئەوە ژیانی ئێمەیە وەکو مامۆستایانی گرێبەست هاتینە داوای هەمیشەی خۆمان دەکەین داوای مافی خۆمان دەکەین داوای هەموو ئەو ڕاستیانە دەکەین کە بێمەیان گوتیان لە 3 ساڵی زیاتر بن ئێوە خزمەتان لە 3 ساڵ زیاتر بن دەکاندێنە هەمیشەی ئایا هەتەکەی هەمیشەی هەتەکەی بەو جۆرە ماف خواردنە ئێمە دەمانەوێت بە سوترین کات لە ساڵی نوێی خوێندن ئیشاءالله بکەینە هەمیشەی بتوانین بە ئەمەلەوە لە ناو قوتابیەکانمان بگەڕێنەوە بتانین پەروەردەچی نوێ قایم دەست پێ بکەین منداڵەکانمان هان بدەین چونکە ئەوانیش بەشێکن لەو کۆمەلگا ئەوانیش ئیشاءالله جێمە دەگرنەوە دەمانەوێتن بە زووترین کات وەزیری پەروەردە بێتە سەرخەت چونکە هەموو جارێکە وەزیری پێشووتریش ئەوەی ئێستاکەش هەر دەرێک ئەولەویەت لە بۆ گرێبەستە هەتاکەی ئەو ئەولەویەتە چەند ساڵە ئەو قسە دووبارە دەکرێتەوە یەک با تێبگەین یاسایکە ئێمەتان پێدا مەسەران لە دوو خاڵان لە خاڵێک لەوانە ئاماژەتان بەوە کردیە کە لە دوای 3 ساڵ دەکرێن بە هەمیشەی ئەوە لە خاڵێک لە خاڵێش کە نووسرایە پێویستە 500,000 بی یعنی نە زیاد نەکەم ئێمە لە 6 ساڵ ئێستا و گەیشتە 6 ساڵ 3 ساڵم بە 250,000 داوام کردیە دوو عایلە بەخێو دەکەم یعنی بەڕاستی 100,000 کرێ 100,000 کرێ هاتوچۆ یعنی بە 5,000 تێلە چ دەکە ئەی ئێمەش پێویستیمە ینی زۆر پێویستیمە زۆر پێداویستیمانەیە پشتگوێمان خستیا هەر چاوەڕێی دکتۆرین چاوەڕێی وەزیری دامەزرێن ڕاستی هەموو بەیانیات ساعات هەر وەختە گەتەم ڕاست خۆ دەچمە سەر مۆبایل دەڵێن بەڵکو هەواڵێکی خۆش کاک دکتۆر بەسێک دەقا بەڵکو هەواڵێکی خۆش بگات ڕۆژێک لە ڕۆژان بە خەڵەتیش بێن نیسرابی گرێبەستەکان بێت هەمیشەی یعنی بەڕاستی بێزار بین دوو عایلە بەخێوکردن بە 250,000 و 500,000 نەخۆشم لە ماڵەیە یعنی ناکرێت بەڕاستی ناکرێت یعنی یەک لە ئێوە کابە چێ لە ئێوە لە وەزیرەکانبی لە بەرپرسێک بی بە 500,000 دوو عایلە بەخێوکە نەخۆشی لە ماڵەوی نەخۆشیەکەش ماگانە 280,000 بەس بە حەبوو دەرماندەم جگە لەوەی کە سەردانی نەخۆری 20 ساڵ ئێستا ئەمە لە پەروەردەی مێرگە سۆرم هەر یەک لە مامۆستایەکان بەسە پەروەردەیدا تەوزیع بووینە فەرموودەچێ پەروەردەی یەکەم قسە لەو حکوومەتەی دەرێ ئەتو گرێبەستی بڕۆ دەرشانی هیچنی فەرمەوەم 5 سارە بڕۆ ئەو دوورە گوندی هەر یەک لە مامۆستایانە هەموو معاناتانەیە یعنی پێویستە لە سەت و پێداگربی بەسە بەڕاستی بەڵام ئەو قسەی کە تو دەکەی ئەوە 6 ساڵە ئێمە هەر ماوەیەشتر ماوەشتر یعنی هیچ ماوەیەک ما بۆ دیار نەکراوە یاگەلام پرسیارە حەقیقەکە ئەمەیە ئەم کابینەی بەڕێزتیایی ئەم کابینە ئەولەوێتیەوەی هەیە و بەڵێ ئەولەوێتیەوەی هەیە ئەوە پرسیارە حەقیقەکە وەڵام دایت بەڵێ ئەوە پرسیارە حەقیقی وەڵام دایتەوە ئەگەر ئەولەوێتی ئەوە نەبووایە من ئەوە خۆم لە ئێوە بشاردایەتەوە نەهاتومایەتە ناوتانەوە من هاتووم لەگەڵتان بم
و ئەشزانم ئیشیشی زۆر باش لەسەر ئەم دۆسیەکەین کە پێم وتن خاوەنددارەتێکی حەقیقیدانەکەم ڕەم بێ پێویست نەبێ ئەم هەموو تەفاسی لە باسکەم بەڵام دڵنیا بن خاوەنددارەتیدانەکەم برادرم هەبووە لەبەرەوەی منداڵی بۆ کە حەق خۆیتی لەبەرەوەی گرێبەز بۆ فەقیرەی فڕێیاندایە گوتیان ئینجازە نییە یعنی هەم تعیناتەکەی چوو هەم ماریشی لێ تێک چوو لەو سەری لە هەولێرێ و هاتە وێن دەرێکە ئەو هەموو کیلۆمەتری بڕێ ئەوانە کە دەرێن 30 کیلۆمەتر یەک بە 130 کیلۆمەتری دەبڕم 150 کیلۆمەتر هیچ حسابك نی ئەو قسم داخلی من تێدایمە دکتۆر وەرە بزانین دەتوانین تێدا بژین ئەو هەموو تووشی نەخۆشی هاتین تووشی سەقەتی هاتین تووشی کەئابەی هاتین تووشی دڵتوندی هاتین هەتا کەینێکە بەس برێن دەکرێ یان ناکرێ ئەو قەلەقیە وەڵامی ئەو بەڕێزم داوە ئەم کابینێ ئەمە لە ئەولەویەتێتی بەڵێ لە ئەولەویەتێتی دڵنیابن لەوە خاوەنددارەتێکی حەقیقیتانەکەم ڕۆژی چوارشەمەش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەم بابەتە تەرحەکەم و لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیرە بەڕێزەکان ئەم بابەتە تەرحەکەین جێگری سەرۆکی حکوومەت ئەم بابەتە تەرحەکەین و دڵنیابن کارێکی زۆر وردەکەین و لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری داراییش لەسەر ئەم بابەتە کۆبوونەوەکەین و ئەوەی پێمان بکرێت دڵنیابن درێغیتان لێ ناکەین دڵنیابن بڕاستی کومەکە و معانات و کێشە مە هەیە وەک مامۆستایان گرێبەست وەک فەرمانبەرت گرێبەست کو هەمان دەمدا مامۆستایان گرێبەست گەل مامۆستایت میلاکێت ڕسمی هەمان بجن ارك هي بس امتياز وموافقه جواز وجدايه كزور ومزنه و 6 7 سالم وعد وعداد دنمه ما خابين مسار داد بن يعني ام گوداریا وانت کین مهمی ارکیت خود جبهه که نبران بروانا لی وقت ماف و امتیازات 2-3 سالا که چاره که موچه دایمه گو براستیج او تراحت نشونت ماجی نکرد نو که امبر خوب دینه هم وقت ما مستوین گره بست گل ما مستوین فرمی گلک جوازی و جداهی هیا هم حس کن که وعد و عدد بری 3-4 سال دایمه بجه بینن و هم داخوازش سروک انجمن وزیران که مسئول بازانید کن که بیت سرخطی که حکومت آنی کابین نه چه کشه نمانه و که حکومت برینینه که ناوه بجن قیران دارایی و شر داعش و نظام چو چه گله کشه این دیتر گود بس من بۆچی وەزیری پەروەردە نایەتەنیوێ وە لە کاتێکە 2 ساعتە لێرەنە ئەو لە ناو بیناکەی وەزارەتە بۆچی نسبت وێ سۆرەکە جێ خۆدایە ئەو ڕاستی مامۆستا وەک چینەکە گرنگ یا جواکی چه حساب ناکەت ئەو ژەروەکی مە موازفی حکوومەتە لێت وێتن ئەو تەشریفێ بینێتن بێتن بێتە بەرامبەریمە بێشتەمە کە داخوازیت هەوە چنە داخوازیت و داخوازیت مە بگەینیتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ڕاستیژی بەس گۆرینا ڕۆژێ قەلەمێکیە ئەوژش گرێبەستیە بۆ فەرمی کەوژی مۆفێمەیە بەری 3 ساڵۆژی دیا بۆ ئەم دامەزران طبعا حکوومەتیش تەنها مەبەستی پشتگوێ خستنی ئێمەوە بە مەبەست داواکاریەکانمان بۆ جێبەجێ ناکە ئەگەر هیچ بیانویەکی نەماوە ئێمە دامەزرای گرێبەستین بەڕاستی لە ئیمتیازا گرێبەستنی نە لە ئەرک و واجبە زۆر لە ڕسمێکە واجبمان قۆڕسترا وتت با شەڕی داعش نەمێنێ چاوەڕێمان کرد وتت با خەیران نەمێنێ چاوەڕێمان کرد با حکوومەتی تازە تەشکیل بێ چاوەڕێمان کرد ئێستا هیچ هیوایەک نییە لەم حکوومەتە تازە شاکەیمە دامەزرێت زمانی ئێمە بەڵێنەکان ببن بەکردار هەرەوەندە کە بەهۆی بوونی شەڕی داعش و بوونی قەیران داراییەوە ئێمە وتمان کێشەنیە با پەروەردە پەکی نەکەوێت لادەکانمان بر بەڕێوە لایانی پەروەردە بەرەو پێشەوە بچێ و گەشە بکە میلەت وەشیارە بێتەوە حکوومەت ئەوەی ناوێت وەزیر لە 2 دقیقە بێتە بەرحەتەفێ ئەمە 2 ساعتان فێرە دوسێ قسەی بقرقەداریان بۆ دەکەن ئیتر بەڕێیان دەکەن ئەمە چەندەمین جارە خۆیەکەم جار نییە دەستنە ژوورۆ نوێنەرەکانەوە ئێمە ئەوڵان بە خێراتنە دەکەین جێ ڕێز و احترامی هاتیە ناو مامۆستانی بەڕێز مامۆستان تکایە ئێمە دەستەی نوێنەرانی مامۆستانی گرێ بەس لە سەر تا سەر یاریمی کوردستان پارێزگەکانی هەولێر دۆ کەرکک هەڵەبجە گەرمیان سلەیمانی بەخێر هاتنە دەکەین جەنابی وەزیر ئێمە ئەمن حەزم لێیە تۆ ڕۆ بە ڕوو جوابی وەڵامەکانم بدەیەوە ئێمە مامۆستاینان مامۆستانین مامۆستاین بۆ امتیازەکانی مامۆستامان نییە داواکاریەکانتان بخەنە ڕوو بۆی وەڵامتان بەڵێ مامۆستا داواکاریەکانمانەوە 5 ساڵە ئێخستمانە ڕوو بە جەنابی کاک پشتیوانەوە بە جەنابتەوە
حەقمانە 3 ساڵ ببین بە هەمیشەیی ئێمە نانگو ئێوە بە مامۆستامان حسێب دەکەن نێوە بە ئەنگۆ بە مامۆستای هەمیشەیمان حسێب دەکەن مامۆستا هیچ قەدر و قیمەتی نەماوە ئێوە دەبێ کار بکەن بۆ هەموو مامۆستایان بۆ هەموو مامۆستا بەڕێزەکان ئێوە دەبی خاڵی یەکەم ئێمە 3 ساڵ گرێبەسمان کردووە بە 200,000 دینار یەک مامۆستای لەوانە دەبینی 30 کیلومتر 6 کیلومتر ڕۆیشتیە داوامی کردیە بە 200,000 دینار ئێوە دکایە ئێوە یەکێک لە خاڵەکانتە نووسیە ئەمە خزمەت نییە ئەی ئەگەر خزمەت نەبیت ئەوە چییە؟ ئێوە یەک مامۆستا مدیر عامێک لە ژۆرەوە ڕوونشتیە خاڵەکانی نووسیە مامۆستای گرێبەس نابێت بە خزمەت حسێب بکرێت کاکەلو خزمەتمان حسێب ناکرێت خۆوەشیشی بە وەزارەتی داراوەییان نییە خۆوەشیشی بە پارەوە نییە ئەوە ئیشی بە بڕیارێکی وەچی تۆی بۆ ئێرانەیە بڕیار بدات هەموو مامۆستاکانی بگرێبەس ئەمتیازەکانی هەبیتن کاکە ئێمە جاحێلین بگرێن بە هەمیشەیی کاکە ئێمە گەنجین ئێمە حەزمان لێە بچین بخوێنین لۆ ئێمە مۆڵەتی 1 ساڵی بە گرێبەس بەبێ ئیجازەمان نادەینێ بچین بەبێ موسە بچین خوێندن بخوێنین ئێمە زۆرمان هەیە ئێمە حەز دەکەین مامۆستا یادگاریش نێنەری سلەیمانیە بە قسەت لۆ بەناوی هەرم مامۆستایانی گرێبەستەوە بە خێراتنی بەڕێز جەنابی وەزیرەکەم ئێمە خۆتان نەزانن لەوەتەی ئێمە دامەزراوین لە 2014 و مانگیەکی 2015ەوە بەڵێ وەکەزانن ئێمە قورساییەکی زۆری لادیەکانمان هەڵگرتووە باشە گەر ئێمە نەبین ڕاگواستن لە لادیەکانە دروستە بێ ئەوەی کە سەدام نەیتوانی بە لادانی ئێمە بە نەکردنە هەمیشەیی ئێمە بە نەناردنی مامۆستا بۆ ئێمە ئەوە ڕوئەدا لادیەکان وا خەریکن نەخوێنەوار ئەبن باشە ئێمە تا پۆل هەشتمانێ 3 مامۆسامانێ ئەمە کە مامۆستا ئیماد باسی کرد قەترێکە لە دەریای دڵۆپی کێشەکان ئێمە کێشەی ئێمە بەبوون بە هەمیشەی چارەسەرکرێ لە 2013ەوە مناڵەکان ئێمە تەخەڕوجەکان خوشک و براکانمان تەخەڕوجەکان هیچی وایشان نییە کە نان لەسەر شادەکەیان بخۆن ئەمە نەش خوێندومانە من 5-6 جۆریشم تاقی کردوەوە فێر هیچیان نەبووم لە بەرەوەی بەدوای خوێندناوە کاتێکیش کە بوومە مامۆستا خۆ ناڕم تازەکرێکاری بکە ئیشی من مامۆساییە کە بێ شخصێتێکی جوان بێ ناو کۆمەڵگای بۆیە داوا لە جەنابی وەزیرەکەین شەڕێکی تەواومان بۆ بکە ناو حکومەتە جێکردنەوەی ڕاژە ڕێخستنەوەی میلاکات نەبێتە ڕێگر کەمکردنەوەی بوجە شەڕ نەبێتە ڕێگر لە پێناو دامەزراندنی مامۆسایانی گرێبەست و مامۆسایانی وانەبێژ بکرێنە گرێبەست دوایم بۆیە ئێمە داواکەین زمانێکی خۆتان کەداتان نابوو 3 ساڵە ئەمانەوێ لەم حکومەتەیە جەنابی وەزیر یاسایەک بنووسێ بڵێ هەر مامۆسایەکی گرێبەست دوای 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ بەپێ یاسای ئەوەنە ژمارە ئەوەنە ساڵی ئەوەنە بگرێ بە هەمیشەی خاڵی سێمی ئێمە مامۆسای گرێبەست وانە بێژ مامۆسای هەمیشەیش نەوەی ئەم وڵاتن ئەمانەی لێرن بەدەنگی ئێمە چوونەتە ئەوێ کە هاتنە ئێرە توخوا با جوابمان بدەن ئەمە پێنجەم جارمە یەکەم جارە مەسئولێک بێتە بەردەم پێنجەم جارمە دێمە بەر ئەم دەرگای باشە ئێمە دەستخۆشی لێکەین بەڵام چی ئێمەش ڕۆڵەی ئەم وڵاتین ئەو هەموو مۆنیکاداتە نیشمانە دڵمان تاقی بە ئەوانیش بێنە دەرەوە جوابی ئێمە بدەنەوە ئێمە بوون بە هەمیشەیمانەوێت ئەم شەو لێرە ئەمێنینەوە لەگەڵ مامۆسایانی گرێبەستە بەیانی دەی سەردانی هەر هەمویانەکەین قسەکانی جەنابی وەزیر سەرسەری هەر هەمومان قسەی سەر قاقەزمانە زۆر سپاس بۆ هەمووتان زۆر سپاس ئێستا جەنابی وەزیر قسەمان کەسیکەنەوە قسە بکەن من قساکەم مامۆساییە من لە ئاوایشی حەمیدم لە کۆرمۆ لە قەزای چۆنچماڵ داواکەم 85 کیلۆمەتر دوورە بڵێ جادە چاڵەکەی نییە سیارە ئۆپڵی تێبکە زۆر احتیاجی دایپۆشێت بە 2 دانە سەعات منەچمە دەوام وە 4 ساعت لە دەوامە بم 2 دانە سەعات دەگەڕێمەوە بەیانیان نەچم بۆ دەوام کە لە ناو بازاری چەمچەماڵە هەڵمەگرن مەلای خەڵک لە جەماعەتی بەیانی بەرەبێت نیمەڕۆ کە دێمەوە نان نیمەڕۆ ئەخۆم مەلای عەسر بانگەدات بمان بکەن بە هەمیشە ئەوەی کە بە تایبەت ئەوەی ڕێکانی دوورە ئەلەخەڵ یانی شتێکی بۆکەن یان کولفەیەکی بۆ دینکەن یان نزیکی بکەن هەمیشەیی برا كرد سيدي وزير اف معاونة نهاين اف خرابنا ما بين تنب بس بدن كاكا بدن تنب اكتشف ترى سربيت اوجي اف نوفي جري بس نمي ببينا هميشه وخلاص
ئەوە ئەبات بێژن ڕێک و ئاو خەتش چ مشکلای باس مامیشە بوون فێت کاکە جەم هەموو لایەکتان بەخێر بێن پێشەشی سوپاس بۆ هەوڵتان بۆ ماندووبوونتان بە درێژایی بەس بە ڕێزان گوێ بگرم بۆیە لە یەکتر تێ بکەین سوپاسانەکەم ئێوە گەورن مامۆسان ئاوێژی پیرۆزە و دڵنیام کە لە ئاستی ئەو ناوە گەورەیە بن و بەو شێوازەش مامەڵاکەن و بۆ شێوازەش پەیامەکانی خۆتانەگەێنن چونکە ئێستا ئەوە خەڵکەتان بینێ بەڕاستی ئەوە نەوەیەک پەروەردەکەن کە خەڵکی زۆر گەورن بەڕاستی خەڵکیی زۆر ئەزیزن و جوود و ماندووبوونێکی زۆرتان کردو یەکەم سوپاسانەکەم بۆ هەموو شتانی کە لە ڕابردوو کردوتانە نا من واجبی خۆمە ئەزیزم واجبی سپاس دەکەم واجبی خۆمە کە لەگەڵ ئێوە بم لەگەڵ معاناتەکانی ئێوە بم مەسئولیت تەکلیفە تەشریف نییە بەڕاستی کە تۆ لە بەرەم گەرمایابی منیش لە بەرەم گەرمایە بم ویستم زووتریش بێن بەڵام ئێساش لە ژوورەکەی خۆما زیاتر لە 30 مراجعم بەجێ هێشتووە ڕوخسەتم خواست کە بێمە خزمەت جەنابتان بەڕێزان ئەوەی بە ئێمە بکرێ من یەک بەڵێنتان پێدەم دڵنیا بن خاوەنددارێتیشی حەقیقیتانەکەم دڵنیا بن لەوەی کە خاوەنددارەتێکی حەقیقیتانەکەم لە معاناتەکانتان ئاگادارم ڕێگەیەکی زۆر دوورە برن ئاگادارم موچەیەکی کەمتان هەیە ئاگادارم ماف و ئیمتیازاتەکانتان بە پێویست وەکو مۆزەفێکی میلاکی دائمی حکومی ڕێک نەخراوە دڵنیاتانەکەم ئەم چوارشەمەیەش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان هەیە یەکێک لەو خاڵانەی کە تەرحێکم لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەم بابەتەی جەنابتانە بێ بەڕاستی خاوەنددارەتێکی حەقیقی ئێوەکەم ئەنجومەنی وەزیران لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی دوو بابەتی زۆر گرنگن یەکەمیان بڕیاری پێدەرچووە تەشکیلات و ئەوی ماوە بریتە لە ئەنجومەنی ڕاژە بۆ تەعین بۆ عادی تەعین بۆ زەبتی میلاکاتە لە کۆبوونەوەی دوو کۆبوونەوەی پێش ئێستا ئەنجومەنی وەزیران ئەمە بڕیاری پێدەرچووە بەڵێ دەبێت بەڵە بڕیاری پێدەرچووە ینی بڕیارەکە دەرچووە بەڵام مەسلەی تەشکیلات و لیژنەیەکی بۆ دروستکرا بۆ تەشکیلکردنی ئەنجومەنەکە دەنا ئەنجومەنەکە یاسای هەیە لە ساڵی 2011 یاسای ژمارە حوتی ساڵی 2011 تحکومی پێوەکەوە لەسەر بەڵێ ئەنجومەنی ڕاژە و جەنابی سەرۆکی حکوومەتی زۆر تەئکیدی لەمە کردوتەوە بۆیە پرۆسەی دامەزراندن پرۆسەیەکی شەفاف بێ دوور بێ لە دەستێوەردانی حیزبی و خەڵک لەسەر بنەمای کەفاءە و لێهاتوویی بتوانرێت دابمەزرێ بتوانرێ عادی تەعین بکرێتەوە بتوانێت زەبتی میلاکاتیش بێتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم بەڕێزان ئێستا ئەنجومەنی وەزیران سەرقاڵی گفتوگۆکردنی پرۆژە یاسای چاکسازیە ئەم پرۆژە یاسایە پرۆژە یاسایەکی زۆر گرنگە داهاتێکی زۆر باش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەجێڕێتەوە و لەگە پەرلەمانەوەمانەوێ بە زووترین کادەمە دەرباسکەین تێپەڕێنین هەچیمان پێکرێ لەم بابەتەش درێغی نەکەین فرسەتێکی زۆر باشتر ئەدا بە حکوومەت و ئیمکاناتێکی باشتر خاتە بەردەستی حکوومەت و حکوومەتیش پێشاو ڕوونترێکە سەبارەت بە داواکاریەکانتان ئەوانەی حەقی خۆتانە کە لە مافی خۆتانەوە پێ و تعلیماتانە جەنابتان لێ مەحرومن من هەم لەگەڵ جەنابی وەزیری داراییش قساکەم هەم لەگەڵ ئەنجومەنی وەزیرانیش قساکەم ڕۆژی چوارشەمبەش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان هەیە یەکێک لەو تەوەرانی کە تەرخانی یەکەم بۆ قسەکردن لەسەری بریتە بێت لە مەوزوعی جەنابتان مامۆسایانی گرێبەست مەسئولیەتەکە تەزامونیە جەماعیە بەس من بەڵێنێکتان پێدەم دڵنیا بن خاوەنددارەتێکی حەقیقیتانەکەم دڵنیا بن بەڕێزان دڵنیا بن وەکو خۆتان خاوەنددارەتێکی حەقیقیتانەکەم ئێمە ڕاستی ئێستا لە پۆسی لە بەرپرسیارەتیەکان کە پلەی وەزیریە بەڵام وەکو ئێوە کوڕی هەژاری ئەم وڵاتە بووین وەکو ئێوە سەردەمانێک منیش لەم هەولێرە قوتابی زانکۆ بووم بە دوو ڕۆژجارێکیش 5 دیناری عراقیم پێ نەبووە لەبەرەوە ڕابردووی خۆمان لە بیر نەکردووە لە پشتی ئێمەوە چیرۆشێک هەیە لەو معانات و لەو نەهامەتیانی کە ئێوەی بینن لەگەڵ ئەو چیرۆکانی خۆمانە هەر ئەژین بەڕاستی ئێستا لە مەوقعەکەین لەو مەوقع غروری نەکردوین وای نەکردو کە ڕابردووی خۆمان بیرچێتەوە لەبەرەوە هەز بە معانات یەک بە یەکتانەکەم بەڕاستی و ئاگام لە معاناتی هەمووتان هەیە لە دووریتان لە بێئیمکانەتیتان لە کەم داهاتیتان ئاگام لە هەمووی هەیە دڵنیاتانەکەم خاوەنددارێتیی حەقیقیتانەکەین ئێوە ڕۆڵەی ئەم وڵاتن و ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە داواکارەکانیشتان جێبەجێ بکە بەستەنها دەرفەتێکمان پێ بدەن بە شێوازێکی ڕێکوپێک بتوانین بەپێ ئەو پێشاوڕوونی کە حکوومەت بۆی دروستە بێ من نوێنەری ئێوەم لە ئەنجومەنی وەزیران نوێنەری ئێوەم لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی پێم بکرێ درێغیتان لێ ناکەم و ئەمەشم ئەم پەیامەشم چەند جارێک لە ڕێگەی میدیا دووبارە کردوەوە نامەوێت تەنها قسە بێ بەڕاستی دەمەوێت کردار بێ بەڵام تەنها مۆڵەتێکمان پێ بدەن ماوەیەکمان پێ بدەن بۆی بتوانین ئەم ئیشە بەباشی تەنظیم بکرێ و ئەوەی کە لەسەر ئێمەشە لەگەڵ قسەکردن لەگەڵ وەزارەتی دارایی قسەشی لەگەڵەکەین چونکە جەنابتان نەزانن هەندێشت کە ڕێنمایی بوو لە وەقایعی کوردستان بڵاوەکرێتەوە قووەتی ئیژی ئیلزامی هەیە بە تەنها بە بڕیاری وەزیرێک ناگۆڕێ بەڕاستی پێویستی بە هەموارکردنەوەی ئەو ڕێنماییە هەیە لەسەر هەموو داواکارانتان و پێشم خۆشە من ئاگام لە هەموو معاناتەکانتان هەیە پێشم خۆشە بە ڕێزێک دیاری بکەن
بە ڤایبەر بێ بە ئیمێل بێ دێتە نووسینگە بەسەر چاو داواکارەکان بکاتە خاڵ بەسەر چاو داواکارەکانتان بکەنە چەند خاڵێکی دیاریکا و لەسەر وەرەقەیەک بمدەنێت کە من هەمووشی هەست پێەکەم بەڵام وا باشترێکە لە ڕێگەی خۆتان وەری بگرم دڵنیاتانەکەم خاوەندارەتیتانەکەم بستنەوە ماڵی خۆتان ئێمە لەسەر دەستپێکی داوامین لە 21 کارەکانی خۆتان جێبەجێ بکەم من نوێنەرێکی حەقیقی ئێوە بم. بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون ڕاوسەرنجی بەشێک لە مامۆسایانی نێو گردبوونەوەکەی بەردەم ئەنجومەنی وەزیران بوو دیارە خودی وەزیریش سەردانی نێویانی کرد دوای زیاتر لە 2 سەعات و نیو نزیک 3 سەعات ئەمان لە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە وەزیری پەروەردە بەڵێنی پێداون کە ببێ بە خاوەنی ئەوان هەروەکو بەشێک لە وتەکانی وەزیری پەروەردەتان بینی بەڵێنی پێداون کە خاوەنداریەتی ئەوان بکەوە بەڵێنی پێداون لە کۆبوونەوەی ئەمجارەی ئەنجومەنی وەزیران یەکێک لەو تەوەرانەی کە باسی لەوە بکرێەوە بێکە چۆن چارەسەری کێشەی مامۆسایانی گرێبەست بکەنەوە بەڵێنی تەواوی بەڵێنی وی پێداون کە تەواوی خاڵەکان یان تەواوی داواکاریەکانیان جێبەجێ بکە جا نازانین لە دوای ئەم کۆبوونەوەی و لە دوای ئەم قسانەی چی لێدە دیارە ئەم وەزیرەیە بۆ یەکەمین جاریتی بەڵێن دەدا نازانین وەکو هەروەکو قوتابیان باسییان کرد وەکو وەزیرەکانی تر بەڵێنەکانی بەبێت جێبەجێکردن و تەنها بەڵێن دەبێ یاخود کرداریش دەبێ ئێوە لە دوای ئەم بەرنمەیە دەتوانن بینەری بن بزانین لە ئەنجومەنی وەزیران چ بەڵێنێک بۆ مامۆسایان دەردەچێت و مەعاناتی مامۆساتان بێگومان لەم بەرنمەیە بینی تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.